بینەرانی عزیز ئەم کاتتان باش تەوەری ئەم جارێ دووجار بیر بکەرەوە تایبەتە بە قسەکردن لەسەر خولی چوارەمی پارلەمانی کوردستان و کاریگەریەکانی لەسەر پێگەی یەکێتی و پارتی وەکو دوو لایەنی دەسەڵات و داڕشتنەوەی پێکهاتەی سیاسی و حکومڕانی لەم هەرێمەدا دەپرسین ئایا لە خولی چوارەمی پارلەمانی کوردستاندا پێگەی لایەنەکانی ئێستای دەسەڵات لاواز دەبێت ئەو گۆڕانکاریانە چین کە دەوترێت لە ژیانی سیاسیدا دێتەکایەوە تا چەندە ئەو ئەگەرە بەهێزە کە پارلەمانی خولی چوارەم بێ ئۆپۆزیسیۆن بێت یان بە پێچەوانەوە ئۆپۆزیسیۆن پێگەیەکی بەهێزتر لە ئێستای دەبێت ئایا پارلەمانی داهاتوو جێگەیەک دەبێت بۆ یەکلاکردنەوەی یاسا گرنگەکان تا چەندە پارلەمانی چوارهەمین خول دەتوانێت چاودێرێکی کارا بێت بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئایا بەبێ دوورخستنەوەی هەژمونی حزب لە حکوومەت و پارلەمان و دەستگای دادوەری و سەربازی و ئەمنی و کەرتی ئابووری و پەروەردە و میدیا دەکرێت بڵین گۆڕانکاری لە سیستمی سیاسیدا ڕوودەدات و پارلەمانی داهاتوو دەتوانێت بنەماکانی دیموکراسی فراوانتر بکات ئەمانە و چەندین پرس و تەوەری دیکەش دەبن بە باسی گفتوگۆی ئەم ئەڵقەی دووجار بیر بکەرەوە بە میوانداری دوو بەڕێز بەڵێ شاڵاو عەلی عەسکەری وەکو کادری یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە حزوری هەیە و بەشدارە بێ لەگەڵمان بەخێربێت هەروەها ڕێبین هەردی وەکو نووسەر و ڕۆژنامەنووس حزوری دەبێت بەخێربێت سەرچاومان هاتن بە خێراتنی تەواوی میوانە ئازیزەکانەکەم بەر لەوەی بچمە لای ڕاپرسی یەکەمی ناو بەرنامەکە بۆی بەنسبەت بینەرانی ئەزیزەوە ڕوون بێت و بەرچاویان ڕوون بێت چونکە ئەم بەرنامەیە شەوی دووشەممە لە سعات 7:30 خولەکدا بەزێت ئەم بەرنامەیە ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممەیە واتە دوو ڕۆژ بەر لە دەستپێکردنی هەڵبژاردنە گشتیەکانی پارلەمانی کوردستان تۆمار کراوە و لە دووشەمەدا کەدا دەبەزێت ئەنجامی هەڵبژاردنەکانیش بە شێوەیەک لە شێوەکان ڕاگەیەنراوە هیوادارم هاوڕێیانم کۆنتترۆلەکانیان حازرکەن بەڵام کەس دەست بە دەنگدان نەکات تا من ئاگادارتانەکەمەوە سی چرکەتان هەیە بۆ ئەوەی دەنگی خۆتان بدەن پرسیاری ئەم جارەی دووجار بیر بکەرەوە ئایا لە چوارەمین خولی پارلەمانی کوردستاندا پێگەی لایەنەکانی ئێستای دەسەڵات لاواز دەبێت و گۆڕانکاری لە ژیانی سیاسیدا دێتەکایەوە بەڵێ ژمارە یەکە لەسەر کۆنتترۆلەکانتان نەخێر ژمارە دووە بڕیارم نەداوە ژمارە سێ دەست بە دەنگدان نەکەن تا من ئاگادارتانەکەمەوە تکایە فەرموون دەست پێ بکەن سی چرکەتان هەیە تەنها دەستان خۆش بێ زۆر سوپاس کاکە شاڵاو بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمەوە لای تۆتەمان دووبارە بەخێربێیت سوپاس هەمان پرسیار پێت وایە لە چوارەمین خولی پەرلەمانی کوردستاندا گەرجارێک قسە لەسەر پێگەی لایەنەکانی دەسەڵات بکەین پاشان گۆڕانکاری سیاسی پێت وایە لایەنەکانی سیاسی لایەنەکانی دەسەڵات کە ئێستا لە دەسەڵاتن مەبەستمان لە یەکێتی و پارتیە بە شێوەیەک لە شێوەکان پێگەیان لاواز بێت بەڕێی من پێگەی لاوازبوون جۆری هەیە ئەگەر کاندیدەکانی پەرلەمانی ئەم لایەنانە کەم بکەن حتمما لە ناو پەرلەمانە لایەنی ئۆپۆزیسیۆنیان لایەنەکانی تر زیاتر بکە بە حەجمی ئەندامانی خۆی لە ناو پەرلەمانە بەڕێی من پێگەکەی بەقوەتە بێ یاخود کزە بێ لەبەر ئەوە پرسیارەکە هەر ئەوەندە جوابەکەیەتی بەڵێ ئەشێ پێگەی لاواز بێ و ئەشێ پێگەشی لاواز نەبێ پێگەی لاوازبوون لە ناو پەرلەمانە فەرقی هەیە وەکو حیزب و وجودی حیزبەکەش فەرقی خوێندنەوەی تۆ لەو بارەیەوە خوێندنەوەی من لە ناو پەرلەمانە کەوتۆتە سەر ئەو دەنگانەی کە یەکێتی ئەیهێنێ بۆ لاوازبوونی پێگەکەی یاخود پێت وایە لایەنەکانی دەسەڵات دەنگی پێویستە هێنن بۆ ئەوەی بەو بەقوەتی خۆیان و یان زیاتریش بەهێزن ئەگەر سەیری دیعایە و تەلەڤیزیۆنەکان بکەی هەمووی ئەڵێ ئەیبینەوە لەبەرەوە نازانم تا ئەی تۆ وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی من وەکو کادرێکی یەکێتی حتمما ئەڵێم ئەیبینەوە بردنەوەکە کە ئەمەتان کردو بە شعاری خۆشتان ئەیبینەوە بە پشتبەستنە بە شتی منطقی و داتا یان تەنها قسەیەکە وەکرێت بۆ ئەوەی لایەنگرانتان وریان بەرز بێت نەخێر ئێمە ئەوە دوو فەقرەی هەیە یەکێکیان ئەوەیە
نهجی یەکێتی نیشتیمانی کوردستان نهجی دیموکراتیەتە، نهجی ئەوەیە کە خەڵک ڕێی خۆی هەبێ، خاوەنی بیر و بۆچوونی خۆی بێ. لەبەر ئەوە حەج مەهما یەکون بە دەردی عەرەبەکە ئەڵێ نەتیجەی انتخاباتەکە کەواتە پرۆسەی دیموکراتی لە کوردستانە ئەیباتەوە. لەبەرەوە نهجی ئێمە لەبەرەوە بڵێ فعلەن ئەیبینەوە وەکو میلەتی کورد و وەکو پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ڕێیمان وایە کە دەنجێکی باش دێنی. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەبێ جیاوازی هەرسێ لایەنەکەی ئۆپۆزیسیۆن یان گەر بڵین هەر چوار لایەن چکە لایەنێکی تری هاتووەتە پاڵیان ئەڵێن لەبەر ئەوەی لایەنەکانی دەسەڵات یەکێتی و پارتی نەیانتوانیوە لەم 4 ساڵەیە لە ئاستی متمانەی دەنگدەرانی خۆیان دابن، بۆیە ئەڵێن ئێمە دەنگمان زیاد دەکات و ئەشینە دەسەڵاتەوە. ئەزانی ئێستا من ڕێیم وایە دیموکراتیت ممارەسەیە، دیموکراتیت شتێک نییە وەکو بڕی ئەم قەڵەمەیە و یەکێک بیدا بە یەکیشیکە. ئێمە بە خۆمان مقارنە نەکەین بە وڵاتانی دەرەوەی کە سەدان و سەدان ساڵە ممارەسەی دیموکراتی و ژیانی پەرلەمانیەکەن. لە هەندێک وڵات لە 600 ساڵ زیاترە پەرلەمانیان هەیەوانە. من قەناعەتم وایە زیاتر لە وڵاتی ئێمەیە بە پێگە عاتفی و هینەکان دەنگدانی خەڵک ئەبێت و هەندێک جاریش دەنگدان لە وڵاتی ئێمەیە مەسەلە مەسلحەتە زاتیەکەشی تایە یاخود مەسلەی مەسائلی عایلیشی تایە، ینی تۆ بینی ئەم بنەماڵەیە بە هەمووی یەکێتیە یاخود هەمووی پارتیە یاخود هەمووی گۆڕانە یاخود هەمووی لایەنێکیکەیە، یعنی زیاتر لە مەسەلە قاڵبووی دیموکراتیەکەەوە نەهاتووە. بۆیە لاوازبوون و کەمکردن و زیادکردنەکە هەتاکو نەتیجەکە دەرنەکەوێ بەڕێی من تەکەهونە، ینی بەڵێ نییە. کەواتە لەسەر بڕگەی دووهەمی پرسیارەکە بکەین، پێت وایە گۆڕانکاری لە سیستمی سیاسیدا یاخود گۆڕانکاری لە شێوازی سیاستکردنی لایەنەکانە دێتە ئاراوە؟ لە 100% دێتە ئاراوە. چۆنە بێ گۆڕانکاریەکە؟ من هەر نمونەیەک بێنمەوە ئەوەی کە یەکێتی ئەدعایەکە و داوایەکە گۆڕینی دەستور، پرۆژەی دەستور نەکوچکە دەستورەکەمان مسادەقە نەکراوە، پرۆژەی دەستورە گۆڕینی لە نظامێکی سەرۆکایەتیەوە هەرچەند لە پرۆژەی دەستورەکەشە هین هاتووە، ینی وەکو بڕی پەرلەمانیە، بەڵام چەسپاندنی ئەو بڕیارە ئەمە خۆی لە خۆیان گەورەترین گۆڕانکاریە. و لە دیعایی حیزبەکانە من وەکو حیزبەکەی خۆشم بڵێم، ینی ئەوەی کە ئێمە ئێڵێن مەسەرەن دانان و هێنانەکایی سیستەمی سۆسیال وەکو بڕی زەبانی ئیجتیماعی بۆ هەموو تاجێکی کورد، ئەوە پەیوەندی ئەبێ بە هەموو ماڵێکەوە لەم کوردستانەیە، بە هەموو ئینسانێکەوە پەیوەندی ئەبێ. لەبەرەوە بڵێ کاک شاڵاو بڵێ بمبورە زۆر بە کورتی گەر وەڵامم بیتەوە بۆی ڕای کاک ڕێبینیش بزانین. من لە دروشمەکانی لیستی کوردستانی 44 دروشم بوون لە 2009. ئەم 44 دروشمە لەگەڵ بەڕێزێکی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە لە بەرنامەیەکی ترە باسمان کرد. ئەم 44 دروشمە بەشێکی زۆری نەتوانراوە بچەسپێنرێت و جێبەجێ بکرێت کە یەکێتی و پارتی پێکەوە وعدەیان داوە. بۆچی پێت وایە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڵێنەدات یا یەکێ لە کاندیدەکانی بەڵێنەدا کە سیستمی سۆشیال و سۆسیالیان با بڵین دێتە ئاراوە، پێت وایە ئەمە جێبەجێکرێت و خاوەنی قسەی خۆیان بن؟ بە قەناعەتی من هەموو لایەکانەگەن ئەو قەناعەتێکە جێبەجێ بکەن. لەبەرچی لەبەرەوەی پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکی کوردستانەوە هەیە. گەر جێبەجێ بکرێت ئەمە ئەمە گۆڕانکاریە، ئەگەر جێبەجێ بکرێ پەیوەندی بە هەموو تاجیکی کوردستانەوە بێت. لەبەر ئەوە ئۆتۆماتیکی ئەم بڕوا ناکەم هیچ حیزبێک لە ناو پەرلەمانە مەسەلەن دژی ئەوە بێ. دواییش ئەو وعدانەی کە دراون بە قەناعەتی من شتەکان نسبین، لە هەندێک خاڵە بەڵێ لە 160 شتەکان جێبەجێ کراوە، لە 140 دەوانەیە نەکرابێ. دواییش یەک نمونەیەک دێنمەوە ئەگەر ڕخسەتم بدەیت. بەڵێ گەر بە کورتی بێ یۆنانیەکان خواکانیان دوو ڕویان هەبووە، مەسەلێکیشان هەیە ئەڵێ کە تۆ باوەش بە خواکەتە ئەەکەی باوەش بە هەموو خواکەتە ئەەکەی، ینی هەردوو ڕووەکەی یەکێتیش و من دیفاع لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەەکەم. ئەو بەرنامەیە کە ئێمە هەمان بووە بەڵێ هەڵەشی تیا بووە، چاکیشی تیا بووە کە تۆ باوەش بە بەرنامەکە یەکێتیاکەی، باوەش بە یەکێتیاکەی بە هەڵەکانیشی و بە باشەکانیشەوە. لەبەر ئەوە نسبیە شتەکان. سوپاس دەکەم کاکە ڕێبین، دووبارە بەخێربی. هەمان پرسیار ئێوە ڕاتان وایە کە پێگەی یەکێتی و پارتی لە خولی چوارەمی پەرلەمانە بە شێوەیەک لە شێوەکان لاواز دەبێت؟ بێگومان، چونکە یەکێک لە شتەکان کە تێبینی لە سەراوەیە ئێمە لە انتخاباتی پێشەوە کوتلەیەکی انتخابیمان هەبوو، چوو بەیەکەوە بەیەک لیست دابەزی بوون، دوو هێزمان هەبوو، یەک کوتلە انتخابیان دروست کردبوو، بە هەموو پێگەی خۆیانەوە توانیان 59 کورسی بێنن. ئەمە جاریش کەمە حاڵە ڕووباتەوە. ئەم جارە هێزەکان بە لیستی جیاواز دابەزیون و لەبەرەوە ممکن نییە دەسەڵات ئەم جارە 59 کورسی هەبێت. ئەم جارە حیزب ڕێژەیەکی دیاریکراوی کورسیێنێ کە ممکن نییە بتوانێت بە تەنیا حکوومەت تەشکیل بکە.
انتخاباتی پێشوان نەبوو ئەو کوتلە انتخابی یەکسەر توانی حکوومەت پێک بێنێ نەپێویستی بە ئۆپۆزیسیۆن هەبوو نەپێویستی بە هیچ دڵێکی تر هەبوو بەڵام لەم انتخاباتەیە نە پارتی نەیەکێتی نەگۆڕان نە ئیسلامیەکان ممکن نییە بتواننەوە نە ڕێژە کورسی بێنن کە پێویستیان بە لیستی تر نەبێ بە کوتلی انتخابی تر نەبێ بۆی لەگەڵ یا حکومەت لەبەرەوە بێگومان پێگەی دەسەڵات لەم انتخاباتە حتمما گۆڕانکار لاوازە بێ و گۆڕانکاری بەسەر لاوازیەکەش لەوایە ئەم جار مەجبورە بچێتە تا چ ئاستێک لاوازە بێت تا ئەوەی کە ناتوانێت حکومەت تشکیل کا بێ لیستەکانی تر هیچیان ناتوانن ینی نەیەکێتی توانێت بە تەنیابیکانە پارتیە توانێت بۆچی تۆ پێ دوایە کە یەکێتی و پارتی لە خولی چوارەمە ناتوانن پێکەوە حکوومەت پێک بێن بەیەکەوە بەڵام ئێستا بەیەکەوە نین قسەکەی من لەوایە ئەوەی تر کوتلەیەکی انتخابی پێکەوە پێکیان هێناوە ئێستا ئەو کاتەش پێکەوە وەکو یەکێک لە ئەندامێکی مەکتەبی سیاسیەکە تیشمانی ئەڵێ ئەمە تای هەڵبژاردنە ئەمە کەشوکوڵی هەڵبژاردنە دوای وەزعەکە ئەگەڕێنەوە سەر ڕێچکەکەی جارانمان ئەمە جیاوە پەیوەندی بۆیە چەند کورسیێنن ئایا چەند کورسیێنن ئەزایی ئەو ڕێکەوتنانی پێش هەڵبژاردن بە بڕای من بۆ دوای هەڵبژاردن ناخوات لە دوای هەڵبژاردنەوەی چەند کورسیێنە کورسیەکان قساکەنی ڕێکەوتنی پێش هەڵبژاردن بە بڕای من لە ناو هەڵبژاردنە هەڵەوەشێتەوە پەیوەندی بۆیە چەند کورسیێنی ئەگەر یەکێتیەوە نەبێنێ فعلا بتوانێت لەگەڵ پارتیا حکوومەت تشکیل بکە بەڵام ئەم جارە زانین چی ڕوەیە ئەو جارێکە ئەمە ڕووی نایە یەکێتوانێک ناشرد بەسەر پارتیا پسەپێنێ کە جارەکەی تر نێتوانین چکە کوتلە انتخابی بوون بەس ئێستا مفاوەزاتەکە گەرمترە و چونکە نمونەیەکە بۆیان من لە هینەکان نووسیم ڕەنگە بڵین پارتی یا یەکێتی یا گۆڕان بیباتەوە ئەگەر نەتوانێت لیستەکەی تر قەنەعات پێ بکە کە لەگەڵ یا حکوومەت تشکیل بکەوە بەچی قەنەعاتی پێکا بەوەی کە هەندێک لە داخوازیەکانی بێنێتە دی هەندێک تەنازولاتی بۆ بکە ئەگەر رازی نەبێ پێی ڕەنگە لیستی براوە هەر نەتوانێت حکوومەت تشکیل بکە وەماڵێکشی بۆ هەیە وابزانەوەی کە لە ڕووی قانونیە لیستی یەکەم هەڵە ڕاست پێرێ بۆی حکوومەت تشکیل بکە ئەچێ لەگەڵ لیستەکانی ترا قساکە ئەگەر بۆی نەکرا لیستی دووەم هینەکرێت لە ئیسرائیل شتی چوار ڕوویە کادیما بردیەوە لە ساڵی 2010 کورسی زیاتر هێنا سەرۆکی ئیسرائیل کادیما لیڤنی ڕاستپارت کە حکوومەت تشکیل بکە چوو لەگەڵ لیکۆد و ئەمەلا قسەی کرد لەگەڵ یا ڕێنەکەوتن کادیما نەیتوانی حکوومەت تشکیلکە بە لیکۆد یود لیکۆد لەگەڵ ئەمەلا پێکی هێنا لەگەڵ وەشاکە لیستیک براوە یعنی ئەم جارە دۆخەکە تەواو عکسە بە هیچ شێوەیە وەکوەوەی پێشوونیە پێگەی هەموو هێزەکان لاوازە بێ بە جۆرێگە بێ کە مەجبورم بکەونە مفاوەزاتێکی گەرمەوە لەگەڵ یەکە ئەتوانن شەرت بەسەر یەکتریا فەرز بکەن ئەتوانن بەشێ هەر یەکەیان بە تەماعی ئینەوە ڕۆم بەڵام جارەکەی تر وانە بوو جارەکەی تر یەک بەرنامە بوو یەک تەماع بوو یەک بەڵێن بوو بە خەڵک و بە یەک شتوانیان 59 کورسی بێنن کاگڕێبین گەروای دابنین کە زۆربەی ئەوانەشی چاودێری وەزعەکەکەن ئەو ڕەئیان هەیە پارتی لیستی پارتی دیموکراتی کوردستان زۆرترین کورسی ببات پێت وایە گۆڕان و یەکێتی ولایەنەکانی تر بتوانن بە شێوەیەک لە شێوەکان حکوومەت پێک بێنن پێم وایە ینی لە انتخاباتی داهاتووە ممکن نییە پارتی بتوانێت بە تەنیا حکوومەت ناتون بەڵام بەبێ پارتیش ناتوانن بەبێ پارتیە توانن دوو لیستە توانێت دوو لیستی بەهێز بە بڕای من ناتوانێت ینی دوو لیست سێ لیستی بەهێز دەتوانن پارتی چی لەکەم ئەگەر ئەخ من ئەڵێم باشەکەی لەوایە ئێستا پارتیە بێ بکەێتەوە مفاوەزات یا لەگەڵ یەکێتیا لەگەڵ گۆڕانە بۆی حکوومەت تشکیل بکە ئەم مفاوەزاتە چییە؟ ئەم مفاوەزاتە بریت مفاوەزات دەمویتان دانوستانە بەڵێ ئەگەر ئەم مفاوەزاتە لەگەڵ گۆڕانە مەبەستم پێکێنانی یا دروستکردنی کابینەیەک گۆڕانە ئەگەرێکی کراوە و ممکنە زۆر ئەگەرێکی ممکنە جارە پارتی و گۆڕان بەیەکەوە حکوومەت تشکیل بکەن بەڵام کێشەکە یەک کێش مەترسی من هەیە لە میناکە گیادگار ئەوەیە کە زۆربەی هێزە سیاسیەکانە بینەمە جارایانوێ بەشداری لە دەسەڵات تا بکەن یعنی بێ ئەوەی کە پێگەیەکیان هەیە ینی لە ئیسلامیەکانەما کەواتەوە بۆ چوونە تا چەند ڕاستەکە وترێت ئەم جارە پەرلەمانی داهات و ڕەنگە پەرلەمانێکی پێ بڵێم یەکێک لە نیگەرانەکانی من ئەوەیە ڕەنگە پەرلەمانی داهات و فعلەن پەرلەمانی بێ ئۆپۆزیسیۆن بێتەوە ئەمە دۆخێکە حەزەکەی دوایی مناقەشەیەکەین تا چەند مەترسیە تا چەند هینە چونکە ڕەنگە زۆربەی هێزەکان بەو ڕێژە کورسی کە هەیەە مفاوەزات بۆ وەرگرتنی ئەم وەزارەت یان ئەو وەزارەت بکەن بەڵام لە هەموو حاڵەتەکانە بگەڕێمەوە بۆ پرسیارەکەت بەڵێ پێگەی دەسەڵات لاواز بووە یاریەکە زیاتر کراوەتەوە هێزەکان ئەم جارە لەبەرەوەی هەرەمیان بە لیستی جیاوازن مەجبورن تەنازولی زیاتر بۆ یەکتری بکەن ئامادەی جۆگرتنیان بۆ یەکتری گەورەتر زیاتر و بەرفراوانتر بێ چونکە هەر هەمیان بە بەرنامەی جیاوازەوە هاتوو کەواتە پێت وایە لاوازبوونی لایەنەکانی ئێستای دەسەڵات تا ڕادەیەک ئەبێت کە گۆڕانکاری سیاسی ڕووبدات گەڕ ڕووبدات ئەو گۆڕانکاریە لە چیار گۆڕانکاریەکە لەوا بێ ناڵێ ئەم جارە کوتلەیەکی انتخابیمان نییە حکوومەت یەکسەر پێک بێنێ انتخابات بەرێتەوە کۆمەڵی هێزمان هەیە هەر هەمیان بەشی خۆیان کورسیێنن بەڵام کورسیەکانیان ناگاتە ئەوەی بتوانن حکوومەت تشکیلکەن ئەمە ناچاریانەکە بکەونەوە توێژ لەگەڵ لایەنەکانی ترا
ئەم دۆخە واکە هەردووچیان گوێ لە یەکتری بگرن تەنازول بۆ یەک بکەن پێم وایە دۆخێکی باشتر لەوەی کە ڕوویدا یێتە پێشەوە تا چەندە ئەگەرێکی کراوەیەکی یەکێتی و پارتی سازش بۆ یەکتر بکەن و بەبێ لایەنەکانی ئێستای ئۆپۆزیسیۆن ئەگەرێکی ترسناکە ئەگەر ئەوە ڕووباتەوە بێ هین بکەن بەڵام من پێم وایە ئەزمموی ئەم 4 ساڵەی کە ڕابرد چ یەکێتی و چ پارتیش ئەزانن ئەم دۆخێکی خراپە لە 2009 ئەو تەنگشە زۆرەی لەگەڵ ئۆپۆزیسیۆن هەبوو پێم وایە بێ کۆتایی پێبێت ئەبێت دۆخێکی تر بێتە پێشەوە پێم وایە ئەم 4 ساڵە ئەگەر تەجربەی لێوەرگرن ئەزانن 4 ساڵێکە پێویستە دووبارە نەبێتەوە 4 ساڵێک نەبێت پڕبێ لە تەنگژە لە لەشکرکێشی لە پەلاماری یەگەمە لەم 4 ساڵە خەری بوو لە لێواری شەڕی ناخۆ نزیک بینەوە یعنی دۆخی تەنگژەکە زۆر گەورە بوو پێم وایە 4 ساڵەی داهاتوو 4 ساڵێکی هەیە منتر ئارامتر کاکرێبینگەر زۆر بە کورتی وەڵامم بیتەوە وتت هاوپەیمانەتی جارێکی تری نێوان یەکێتی و پارتی لە خولی چوارهەمە ئەگەرێکی ترسناکە ئەمەیان ئەگەر بە منطقی هەڵبژاردننی پێشوو بێ بەڵێ پرسیارەکەی من ئەوەیە ئەگەر ئەمە ڕوو بدات لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تووشی بێ هیوایەکی گەورە نابن بێگومان تووشی بێ ڕەنگیشە بەشداری بکەن لەو حاڵەتەشە بەشداری لە وەزارەت بەڵێ منیش ئەوە ویست بزانم ڕێی تۆ لەو بارەیەوە زۆر سپاس کاکە شاڵاو بە تەسەووری تۆ ئەگەری هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە خۆری چوارەمی پەرلەمانە لایەنێکی ئۆپۆزیسیۆن بێت وڵاهی من سەیدم بەڵام ئەو کەراماتەم نییە تەسەور ناکەم من ئێمە وەکۆی تەسەوری ئەکەین وەکۆی کە دیارە بە قەناعەتی من یەکێتی نیشتیمانی ئەبێت یەکێک لە لیستەکانی پێشەوە و ژیانی دیموکراتیش بەڵێ زۆر ئیعتیادیە ئەگەر یەکێتی ئۆپۆزیسیۆن بێ بەڵام من ئەمەوێ واقعانە قسە بکەم یعنی لە دەر لە ئینتیما ئایا لەم ظروف و عەقڵیەتەی میلەتی ئێمەیە ئەکرێ حکومەتێک تەشکیل بێ پارتی لێ بکەیتە دەرەوە یاخود یەکێتی لێ بکەیتە دەرەوە ئەمە منطقە قسەکەی من ئەوە نییە کە بکرێنە دەرەوەی معادلەکە قسەکەی من ئەوەیە ئەگەری هەیە یەکێتی بە حوسن و ڕزای خۆی وەکووترێت ببێ بە ئۆپۆزیسیۆن ئەگەر دەنگ بۆ ئاگاداریت من زۆر تەئیدی ئەو قسانەی کاکرێبینەکەم فعلا دوای انتخابات تحالفات ئەگۆڕێ و من بۆ خۆم تەسەوری ئەوم کردووە لە چەند مقابلەیەکی شەباسم کردووە کە 6 مانگ لەمەوە پێش کە تەسەورم وا بووە بەڵێ ئۆپۆزیسیۆن هەندێکیان دێنە ناو حکومەتەوە ئەشێ بەیانی ئێمە و پارتی کە دوێنێ بە یەکەوە دابەزی بووین تحالفێکمان دروست کرد و فعلا بەدەردێڵێ لە ئەکسەریەتی دەنگەکانی پەرلەمانی پێشومان هێنا و بەرنامەیەکیشان هەبوو حکمیشمان تەشکیل کرد هەتا ئێستا باشە بەیانی هیچ بە دووری مەزانە پارتی و گۆڕان و یەکگرتوو کە بگەینە نەتیجەیەکی ئەوەی کە ئەو تحالفاتە یاخود ئەو ڕێکەوتنانەی کە ئەوان ئەیکەن یەکێتی ئامادە نەبێ بیکە بەڵێ یەکێتی ئەبێت لەو حاڵەتەیە ئەچێتە دەرەوەی کەواتە بەڕێی تۆ اتفاقی استراتیژی کە پێم وا بێگەر هەڵە نەبم تا 2014 خۆی هەر بەڵێ پێت وایە نەتیجەی انتخاباتەکان کاریگەری لەسەر اتفاقی ڕێکەوتنامەی استراتیژی نێوانیەکێتی و پارتیە بێت و یەکێک لە ئەگەرەکانەوەیە کە ئەم ڕێکەوتنامەیە هەڵوەشێتەوە من بۆچوونی خۆم وەکو شاڵاو ئەوە پەیوەندی بە یەکێتیەوە نییە بۆکو شاڵاو من زۆر دەمەی شەداوام کردو ئەم اتفاقی استراتیژی ئەبێ فراوان بکرێ هەر بمێنێتەوە فراوان بکرێ ئەحزابی کەشی تیا بێتە ئاراوە چونکە دۆخی کورد ئام ئەخوازێ یەکدەنگ بین لە عێراقا بۆیە من ڕێیم وایە گۆڕانکاری جەزری ئەبێ بەسەرا بێ وەلایەنی کەش بێنە ناو ئەو اتفاقی استراتیژیەوە بە قەناعەتی خۆم نەتیجەی انتخابات و تەشکیلکردنی حکومەتی داهاتوو بەڵێ تاسیری لەسەر اتفاقی استراتیژی شەبێ بڵێ کاک شاڵاو بەڕێی گەر بە لە بەرچاوگرتنی ڕێی یەکێتی و پارتی لەم 4 ساڵەی ئەخیرە لەسەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن نەبوونی ئۆپۆزیسیۆن دوعایەکە یەکێتی و پارتی هەمیشە ئامینی بۆەکەم باشە کاکرێبین وتی یەکێک لە ئەگەرەکان ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن لە خولی چوارەما بوونی نەبێ پێت وایە ئەمە شتێکی باشە دوای 4 ساڵ لە بوونی ئۆپۆزیسیۆنێکی کارا کە لایەنەکانی دەسەڵاتیش دانی پێدانێن کە ئۆپۆزیسیۆنێکی کارا بوونی هەبۆ سەر ڕای ملاحەزاتیان لە سەریان بەڵام ئێستا بڕۆینەوە ئەو قۆناغی کە ئۆپۆزیسیۆن بوونی نەمێنێ هەست ناکە ئێمە مەترسیدارە بەڵێ وەلەمان کاتشان نە بەڵێکە بۆچی بەڵێ مەترسیدارە کە ئەگەر بەتاقی تەنیا ئارایی جیاواز هەیە بیر و بۆچوونی جیاواز هەیە ئەگەر جاری چکە یەکێتی و پارتی بە
شێوازی جاران و نە ئۆپۆزیسیۆن حساب بۆ یەکێتی و پارتی بک بۆ دەسەڵاتکە نە دەسەڵات حساب بۆ ئۆپۆزیسیۆن بکە کە لێمان بوو بە شتێکی کوردە ناموسی لە بینی یەکتریە بەڕێی من بەڵێ ئەوە شتێکی خراپە بەڵام حاڵەتێکی ئیجابیش هەیە ئەم جاریان خەڵک بێزگە لە لیستەکە دەنگەدا بە کاندیدەکەی کە خۆی ئەوێ لەبەرەوە ئەو کاندیدا یەکێتی بێ پارتی بێ گۆڕان بێ لایەنە ئیسلامیەکان بن لایەنەکانی تریش بن ئەبێ ئەوان دیفاعکەری مەسلحەتی عام و خەڵکەکە بن یعنی ئەوان هەموو لایەنەکان ئەندامەکان ئەبێ ببنە بە عەقڵێتێکی ئۆپۆزیسیۆن سەیری دەسەڵات بکەن مراقبەی ئیشەکانی دەسەڵات بکەن لەکوێ شتێکی هەڵەبوو ئەبێ هەمویان هاوار بکەن لەو حاڵەتەیە بە قەناعەتی من ئەمە ئەشێ خەتوەیەکی زۆر گەورە بێ یعنی بەکو بڵی بازدانێکی زۆر گەورە بێ بەرەو ئەو دیموکراتێتی کە ئێمە ئەمانەوێ یعنی خەڵک نوێنەری خۆی کاندید بکە ئەو نوێنەرانەش بچن دیفاع لە وجهە نەزەری خەڵکەکانی خۆیان بکەن دیفاع لە بەرنامەکانی خۆیان بکەن شەرت نییە تۆ لە دیموکراسی بەبێ بوونی ئۆپۆزیسیۆن دیموکراسیەتێکی تەواوە ئەگەر پەرلەمانتارەکانمان فعلا نوێنەری خەڵک بن بەڵێ ئەکرێ بەبێ ئۆپۆزیسیۆن هیچ نمونەیەکەیە لە دنیادا وڵاتێک بڵێ من وڵاتێکی دیموکراسیم هەموو پایە و بنەماکانی دیموکراسیم تیادا بەدی ئەکرێت و جێبەجێ کراوە بەرجەستە کراوە بەڵام ئۆپۆزیسیۆنی نەبێت ئەشێ حکومەتی نیشتیمانی لە زۆر حاڵەت کە وڵاتێک تووشی تەنگژە بووە تووشی وەزعێک بووە حکومەتێکی نیشتیمانیان پێکهێناوە جاری وهە بووە لە هەموو ئەو حیزبانەی کە لە ناو پەرلەمانە نوێنەریان هەیە جاری وایە خەڵکی دەرەوەش پەرلەمانەکە ئەحزابی تریش لە دەرەوەی پەرلەمان هاتوون بەشداری ئەو حکومەتیان کردووە بەڕێی من وەزعی کورد لە هەر چوار پارچەکەی کوردستان ئەمڕۆ وا ئەخوازێ چکە یعنی شەرقی ئەوسەد بەعام ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حرەکەتێکی لە گۆڕانکاریەکی سەیرایە بۆیە یەکدەنگی کورد و بە تایبەتیش لە کوردستانی خۆمانە ئیتر کوردستانی باش و یا کوردستانی عێراق زۆر گرنگە بە یەکدەنگ بی پێمەڵەن یەک خولەکەم ماوە بۆەوەی بچمە ناوبەر ئەمەوێ زۆر بە لەو یەک خولەکەی وەڵامم بیتەوە هەست ناکەی پێشمەرجی گۆڕانکاری لاوازبوونی یەکێتی و پارتیە نەک لاوازبوون بۆ مانای زەلیل بن لاوازبوونی یەکێتی و پارتیە چونکە گەر یەکێتی و پارتی دەنگەکانی ئۆپۆزیسیۆن هێندە زۆر نەبێت نایەنە ژێرباریان و بەبێ ئەوان جارێکی تر حکومەت پێکەن و ئەو حکومەتە نیشتیمانیش تۆ باسیەکەی تەنها خەیاڵە بێت من ڕێیم وانە من ڕێیم وایە پێگەی هەموو لایەنەکان بەقوتە بێ و یەکێتی و پارتیش ئێمە تەجربەی 4 ساڵی ڕابردوومان هەیە بە قەناعەتی من ئەم جارە گێشتکردنیش بۆ ئۆپۆزیسیۆن زۆر باشتر ئەبێ و بەڕێی من ئۆپۆزیسیۆنێکی زۆر ئیجابی ترە بێت لە 4 ساڵی داهاتوو بە قەناعەتی من عەقڵێتەکان گۆڕاون و گۆڕانکاریەکانی کوردستان پێویستیان بە یەکدەنگی و یەکبۆچوونی عامی کورد هەیە سپاس دەکەم کاک شاڵاو بینەرانی ئەزیزم ناوبڕێک وەرەگرین و دوای ناوبڕەکە بەردەوامە بین لەگەڵتان